سیانزە ساڵ بەسەر شەهیدکردنی گەرمیان ئەحمەدی سیانزە ساڵان تێدەپەڕێت کە بچووکترین شەهیدی خۆپیشاندانەکانی حەفتەی شوبات و ڕۆژانی دواتر بوو لە چەمچەماڵ و بە ئامادەبوونی بەشێک لە کەسوکاری شەهیدانی حەفتەی شوبات و ژمارەیەک لە هاوڵاتی و چالاکانی مەدەنی ساڵیادەکە بەڕێوە چوو. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگ و مێژوویە. ئەمڕۆ سیانزە ساڵ تێپەڕێ بەسەر خۆپیشاندانەکانی حەفتەی شوبات و ڕۆژانی دوایە کە بەداخەوە ژمارەیەک گەنج و هاوڵاتی ئەم نیشتیمانی ئەمەتیایە شەهید بووە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بریندار بوون. دیارەمە دوای ئەوپەڕی هەستکردنە بە بەرپرسیارەتی و مەسوولیات کە خەڵکی داوای مافەکانی خۆیان نەکرد، خەڵک داوای ژیانێکی باشتر و شایستەترێ کرد. بینیمان دەسەڵاتداران بە گولە وەڵامی داواکاری خۆپیشاندەرانیاندایەوە. ئەو داوانی کەوا خۆپیشاندەران لە حەفتەی شوبات و ڕۆژانی دوایە هەیان بوو ئەبینین تاوەکو ئەم لەحزەیەکە ئێمە قساکەین هەمان داواکاری و تاوەکو ئێستا بەردەوامە. بە ئومێدی کوا دەسەڵاتداران تەنها بۆ جارێکیش بێ گوێ لە داواکانی خەڵک بگرن، گوێ لە داواکانی مامۆسایان و فەرمانبەران و هەموو چین و توێژەکان بگرن. دایک و باوکی گەرمیان و کەسوکاری شەهیدانی حەفتەی شوبات و ڕۆژانی دوایی هیواخوازن دادگایەکی دادپەروەر هەبێت و ببینن بکوژانی کوڕەکانیان بە سزای شایستەی خۆیان بگەیەنێت. سەرەتا درود بۆ ژیانی پاکی شەهید گەرمیان و تەواوی شەهیدانی حەفتەی شوبات و هەموو ئەو شەهیدانەی کە بەدەستی غەدری ئەم دەسەڵاتە شەهید کراون. دیارە سەبارەت بە ئەوەی کە برین ساڕێژ بێ ئەمە بەشێکە لە جەستە ناتوانانی ئەو برینە ساڕێژکەیت. سەبارەت بە ئەوەی کە داواکارەکانی ئێمە هەر ئەوەیە کە تەنیا یاسا سەروەر بێ، ئێمە هیچی ترمان ناوێت لەم دەسەڵاتە بۆ ئەوە داوای یاسا سەروەری ئەکەین کە ئیتر چی تر مناڵی خەڵکی بەنەحەق شەهید نەکرێ. دەستان خۆش بێ بەڕاستی دەیشان نازین بە ئێمە بەڕاستی یەکەم کەناڵ لێرانن ئەمڕۆ بەڕاستی خۆشحاڵین بەهاتنتان. ئێمە وەکو باوی شەهید گەرمیان ئێمە سیانزە ساڵان دەسەڵاتی هیچ باشیشی نییە، هەتا ئێستا هیچ شتێک نەکراوە. دۆستیەکانمان لە هەولێر بوو گەڕاتەوە بۆ چەمچەماڵ، بەڵام بەداخەوە دەسەڵات باشی نییە. ڕۆژ بە ڕۆژ دەسەڵات بەرەو خراپیە ڕات، لەبەرەوەی هیچ هیچێکی بۆ کەس نییە، ڕەحم و سۆزێکی نییە بۆ خەڵک. ئومێد زۆر موهیمە لای ئینسان بمێنێت، هیوا ئومێدێ هەبێت ڕۆژێک هەرە بێ ئەمانە نییە زەبەڵانی مێژوو وەکو چۆن باسی سەدام و جەماعەتی کە ئەەکەین نێباسی ئەمانشەکەن ڕۆژێک بە نمونەیەکە بۆ بێنمەوە. هەموو ئیسلام لەوانەیە ملیارێک و 200 میلیۆن کەس ئیسلام بێت، هەر هەمووی نوێژ و ڕۆژوو وە گریە نییە، تاعەتەکە و خێر و زەکاتەیە. ئومێدێکی هەیە سبەینی لە قەبرەکەیە زنووە بێتەوە، ئومێدێکی هەیە بۆ خوای خۆ کە ئێمەش ئومێدێکمان هەیە یەکەم بەخوای خۆمان و بەو گەلە کە ئەیان بی ئیستا ئومێدێکمان هەیە سبەینێ ئەمانە ئەچنە زەبەڵانی مێژووە. لە خۆپیشاندان و ناڕازایەتیەکانی 2011 هەشت هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکان و پاسەوانانی بارەگای پارتی درانە بەر دەستڕێژی گولە و شەهید بوون. هیچ کەسێکیش لە تۆڵەی خوێنی قوربانیاندا دەستگیر و دادگایی نەکراوە و هیچ کام لە داواکارەکانی خۆپیشاندەران و خەڵکیش جێبەجێ نەکراون و دۆخەکەش خراپتر بووە. ڕێبین محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.